بینەرای بەڕێز و کاتتان باش. لە 2 مانگیدا واتە مانگی ئۆکتۆبر سەرۆکوماری فەڕەنسا مەکرۆن وتارێکی پێشکەش کرد لە وتارەکەیدا باسی ڕێزدانان بۆ ئازادی ئاینی وەکو بنەماکانی و پرەنسیبەکانی فەڕەنسا باس کرد. لە بەشێک لە وتەکانیدا ئیسلام ئاینێکە ئەمڕۆ لە سەرانسەری جیهاندا لە قەیراندایە و ئەوە تەنیا لە وڵاتی خۆماندانای بینین. ئەلمانیەت کێشە نییە، ئەلمانیەت ئازادی باوەڕیان بێباوەڕیە، هەروەها ئازادی مرۆڤ بۆ باوەڕداری بە دابینکردنی سیستەمی گشتی. ئەلمانیەت ڕاگری فەڕەنسا یەکگرتووە. هەر لەماوەی ئەو مانگەدا دوای وتەکانی سەرۆککۆماری فەڕەنسا تا ئێستا 2 کردەوەی تێرۆریستی ڕوویداوە کە یەکێکیان مامۆستایەکی مێژوو لە قوتابخانەدا کوژرا و ئەوی دیشان هێرشێکراوە بۆ سەر شاری نیس بۆ سەر کلیسایەک. سەبارەت بەم ڕووداوانە و ئەوەی کە ئێستا لە فەڕەنسا چۆن دەگوزرێ و لە ڕادەی جیهانیدا بە تایبەتی موسڵمانان چۆن کاردانەوە بەرامبەر بەو ڕووداوانە نیشان دەدەن لەگەڵ توێژنەری سیاسی عەبدوڵڵا حیجاب لە نەڕۆیژ و ڕۆژنامەنووس جەمال نەجاری لە فەڕەنسا قسە دەکەین. سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. کاک جەمال، مادام تۆ لە فەڕەنسای بە لەلای ئێوە ڕادەست پێ بکەم، ئایا بە ڕوانگەی ئێوە لە وتەکانی سەرۆککۆماری فەڕەنسا کە 2 ئۆکتۆبر پێشکەشی کردن، تۆ هیچ دەستەواژەیەک یا ئاخاوتنێک دەبینی کە ببێتە هۆی ئەوەی کە موسڵمانان پێی نیگەران بن یا زۆر قسەی کردبێ کە بێڕزی کردبێ بە ئاینی ئیسلام؟ سڵاو ڕێزمێ لە خزمەت بینەران و جۆگرانی دەنگی ئەمریکا و هەروەها لە سڵاو ڕێزمێ لە خزمەت میوانی بەڕێزی بەنامە ڕێزدار کاک عەبدوڵڵا حیجاب. ئەوەی کە ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو لە فەڕەنسا ڕوویدا سەر لە نوێ دووبارە بوونەوەی کردەوە تیرۆریستیەکان بوو لە دژی شارستانیەت و مێژووی پڕ لە شکۆداری وڵاتی فەڕەنسا. لە ڕووداوێکی زۆر ناخۆش تێرۆریستێک مامۆستایەکی مێژووی کوشت و لە هەمان کاتدا سەری مامۆستاکەشی و بڕی کامە کاردانەوەی زۆر توندی لێکەوتەوە. کاردانەوەکان بە جۆرێک بوون کە هەموو بەرپرسانی دەوڵەتی فەڕەنسا لە سەروی هەمویانەوە سەرۆکۆماری فەڕەنسا نەیتوانی لە ئەم کردەوە تیرۆریستیەدا بێدەنگ بێت و لە ڕۆژی ڕێزگرتن و ڕێزلێنان لە ساموئێل پاتی ئەو مامۆستایی کە جانی خۆی لە ڕێی ئازادی ڕادەربڕیندا بەخشی کۆمەڵێک وتەی پێشکەش کرد کە پێداگری بوو لەسەرەوەی کە دەوڵەتی فەڕەنسا وڵاتی فەڕەنسا وڵاتێکی کۆماریە، سیستەمی کۆماری سیستەمێکە کە هەڵبژێردراوی خەڵکی فەڕەنسایە و دەبێ ئازادی ڕادەربڕین لەم وڵاتە بەردەوام بێت و ئازادی ڕاگەیاندن بە هەمان شێوە دەبێ بەردەوام بێ و دەوڵەتی فەڕەنسا ناتوانێ لە دژی ئەم کردەوە تێرۆریستیانەدا هەوڵی داخرانی ناوەندە ڕاگەیاندنەکان بدات. لە ڕووداوەکانی 2016 تێرۆریستان بەو کردەوانی کە لە دەوڵەتی لە خاکی فەڕەنسا ئەنجامیاندا هەڕەشەی ئەوەیان کرد کە دەبێت دەرگای ئەم ناوەندە کولتوریانەوە ئەم ڕۆژنامانە و ئەم میدیانەی کە هەوڵی ڕخنە و کاری کالیکاتۆری ئەوانە دەکەن دابخرێت. بەڵام دەوڵەتی فەڕەنسا نەک ئەم شوێنانی دانەخست، بەڵکو یارمەتی دەرێکی زۆر باش بوو بۆ ڕووناکبیران، ڕۆشنبیران و کۆی کۆمەڵگەی فەڕەنسی توانی پشتیوانیەکی بەهێز لە هەفتەنامەی شارلی ئێبدۆ بکات و ئەوان بتوانن درێژە پێدەری کارەکان بن. وڵاتی فەڕەنسا وڵاتێکی کۆماریە، لە سیستمی ئەم وڵاتە سیستمێکی کۆماریە لەسەر بنەمای دموکراسی دامەزراوە. سەرۆکۆمار پێداگرێ لەسەر ئەوەی کە خەڵکی فەڕەنسا چیان دەوێت. ناتوانێت ئەوان دەوڵەتی فەڕەنسا و خەڵکی فەڕەنسا ناتوانن مل بۆ خواست و داوای تێرۆریستان کەس بکەن کە نەبوونی ئازادی و ڕادەربڕین و نەبوونی میدیایەکی ئازادە لە وڵاتدا. ئەوەی کە ئێمانوێل مەکرۆن وەکو سەرۆکۆماری فەڕەنسا لە وتەکانیدا پێشکەشی کرد، سیاسەتی ڕوون و شەفافی دەوڵەتی فەڕەنسایە بەنیسبەت بەردەوام بوون بۆ بابەتی ئازادی ڕادەربڕین و بۆ بابەتی میدیای ئازاد. هیچ شتێکی وای تێدا نەبوو کە بێڕێزی بە موسڵمانان بکردرێەوە. لە هەمان کاتدا ئەوەی کە لە هەفتەنامەی شارلی ئێبدۆ و لە میدیاکانی دیکەی فەڕەنساش بڵاوکرانەوە بە هیچ شێوەیەک بێڕێزی بە ئاینی ئیسلام نەبوو، بەڵکو شێوازێکە لە ڕخنەگرتن و ئەم شێوازە ڕخنەگرتنە لە هەموو دنیا باوە.
کاگەڵا بەڕستان ڕاتان چۆنە لە ماوەی مانجێکدا دوو کردەوەی تێڕۆریستی بە تایبەت کە پێچیان بەڕوونی با بڵێن پەنابەر بۆ هاتۆ تا فەڕەنسا ئێوەش کە وەکو پەنابەر لە وڵاتانی دەرەوە دەژین لە ئەوروپایە ئەو مەسلەیە چۆن دەبینن گرفتەکە لەکوێ دەیەوە ڕێز و حرمەت بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز و بۆ میوانی بەرنامە هاوڕێی مەڕەگەم کاک جەماڵ لە ڕاستیدا ئەوەی کە لە فەڕەنسا ڕوویداوە یەکەم جار نییە و زنجیرەیەکە کە پێشتر دەستی پێ کرد بوو ئەوەی کە کێ ئەو کارە دەکە یا ئەو کەسانەی کە ئەو کارە دەکەن زیاتر ئەو کەسانان کە پەناخوازن یا ئەوەی کە بڵێن بە شێوەی کاتی لە وڵاتە دەژین لە جەوهەری مەسەلەکە ناگۆڕێ جەوهەری مەسەلەکە ئەوەیە کە کۆمەڵێک کە لەباری بڵێن فکریەوە مێشکیان شۆرراوەتەوە لەلایەن کۆمەڵێکی کۆنەپەرستەوە هەوڵ دەدەن کە ئەو کۆمەڵگەیە نائارام بکەن هەوڵ دەدەن کە بە شێوەی خۆیان بنوێنن ئەو خۆنواندنەش لە ڕێگای کردەوەی تند و تیژ یا کردەوەی بڵێن جنایەتکارانەوەیە فەڕەنسا مێژوویەکی درودرێژ هەیە لە تەعامل لەگەڵ کۆمەڵگای ئیسلامی لە تەعامل لەگەڵ فەرارەنگی هەرچەند فەڕەنسا وڵاتێکی یونیتەرە وڵاتێکە کە لەسەر بنەمای دموکراسیەک دامەزراوە کە ئەو دموکراسیە ملت و خاک پێکەوە تەماشا دەکەن نەک لەبەری ئەتنیکیەوە بەڵکو لەباری بڵێن ئەو پەروەردەیەکەوە ئەو بڵێن شتە هەوبەشانەی کە لە کۆمەڵگادا هەن لەسەر لایەنی هەوبەش ملەتی دروست کردووە و بەو شێوەیە ملەتێکی یەکانە دروست کردووە بەقەولی خۆ ملەتێکی یونیتەری دروست کردووە بەڵام لە هەمان کاتیشدا ئەزمونێکی درودرێژی هەیە لە پەیوەندی لەگەڵ هەموو کولتورەکان هەموو ئاینەکان و بەتایبەت ئاینی ئیسلام و فەرهەنگی ئیسلامی لەبەرەوەی کە لە ساڵانی بەر لە شەڕی جیهانی یەکەمدا پەیوەندی بووە لە ساڵانی بەر لە شەڕی یەکەمی جیهانیدا لە وڵاتانی ئیسلامیدا بنکەی بووە پێکەی بووە دەوری کۆلۆنیالی بووە دوای ئەوەی کە شەڕی یەکەمی جیهانی کرا هەر بەو شێوەیە بەردەوام بووە لە سووریا لە لوبنان قەیوم بووە لە وڵاتانی دیکە بەمەستی من ئەوەیە کە بڵێن لەباری کولتوریەوە فەڕەنسا کولتورێکی کراوەی هەیە هەرچەند بنەمای دەوڵەتێکی سکولارە لەسەر بنەمای بەرابەری یەکسانی و ئازادی و بڵێن هەوبەندی یا بڵێن سۆلیداریتە دروست بووە لە هەمان کاتیشدا دەرک دەکا کە کۆمەڵگەکان کە لەسەر بنەمای ئاینی بەڕێوە دەچن بە شێوەیەک تەعاملیان لەگەڵ بکە بەرخوردیان لەگەڵ بکە بۆ فەڕەنساویەکان و بەتایبەت لەباری دەوڵەتەوە بەگشتی بوو بڵێ فەرهەنگی غەربی ئەوەی کە سکولارن فەرقێک بینی ئاینی مەسیحی و ئاینی ئیسلام و ئاینی یەهودیەت و بەڵێن باقی ئاینەکان ئەو کەسانەیەکی ئاینیشیان نییە فەرقێک لە بینی ئەواندا نییە لەبەرەوەش ڕەفتاری کۆمەڵگە و ڕەفتاری دەوڵەت لەگەڵ ئەوانە بەکیەکە ئەوەی کە ئێستا کەسانێک دێن و لەو بڵێن ئێعتمادەی کە دەوڵەت بە کۆمەڵگە هەیە ئێعتمادەی کە دەوڵەت بە تاکەکان هەیە کەڵکی خراپ بەردەگرن و ئەوە بەکاردێنن بۆ ئەوەی کە زەربەیەک لە کۆمەڵگا بدەن زەربەیەک بڵێن لەو بەشەی کۆمەڵگا بدەن کە شتی نییە پاراستنی نییە دفاعی نییە بێدفاع ئەوە زیاتر دەگەڕێتەوە سەر ئەو ئیدۆلۆژیەی کە ئەوانە هان دەدا و کارە بکەن ئەو ئیدۆلۆژیەی کە لە پشتا و مەسەلە ڕاوەستاوە لەبەرەوەش من پێم وانییە کە مەسەلەکە بە بڵێن حرەکەتی پەنابەرێکەوە گرێدراوە یا بە موقعیەتی پەنابەرێکەوە گرێدراوە ئەو ئیدۆلۆژیەوە گرێدراوە کە هەمومان دەیناسین و دەزانین کە لەو ئیدۆلۆژیەدا بێژگە لە خۆیی کەسی تر مافی ژیانی ئاسوودەی نییە و هەدەفی ئەوەش ئەوەیە کە کۆمەڵگا نائارام بکەن ئاسوودەی و ئارامی لە کۆمەڵگا بڕاوێنەوە و لەو چارچوەیەدا ئەو کردەوە تەرۆریستیانە ئەنجام دەدەن. کاک جەماڵ لە بەشێک لە وتەکانیدا سەرۆکۆماری فەڕەنسا مەکرۆن دەڵێ ئەلمانی ئازادی مرۆڤە و ئەلمانی ڕاگری فەڕەنسەیە پشتیوانی فەڕەنسەیە باشە وەک کاک عەبدوڵڵا ئاماژە پێکرە من لەلایەن کەسێکەوە سەرچاو ناگرێت بەتایبەت بڵێن کەسێک بەتایبەت خۆی کردبێ لەو ماوەیەدا کە لە فەڕەنسای ئەو مەسەلەیە بچی چارەسەر نەبوو یانی گرفتەکە لە بەرخوردی حکوومەتدا لەگەڵ ئەو کەسانی کە ئەو زۆرە تند و تیژی دەکەن یان ئەمانەی لایەنەکانی دیکە دەست لە بیر و باوەڕی خۆیان هەڵناگرن. کاک عەبدوڵڵا ئاماژەی بە کۆمەڵێک شت کرد لە وڵاتی فەڕەنسا زۆر بە دروستی و بە جوانی ئاماژەی پێکردن کە وڵاتی فەڕەنسا وڵاتێکی کراوەیە لە هەموو ڕوویەکەوە سیستمی دموکراسی لەم وڵاتە بە شێوازی زۆر بەرینجەی خۆی کردووەتەوە و مسلمان و مەسیحی و یەهودی و دینەکانی دیکە توانیویانە ژیانێک لە ژیانێکی ئارام و هێمندا لە تەنیشت یەکتریدا بژین بەڵام ئەو بەر لێککەوتەیەی کە لە نێوان ئیسلامیەکان و
با بڵێن لە ساڵانی ڕابردوودا دەگەڵ مەسیحەکانی لێکەوتووەتەوە جۆرێک دەتوانێت ڕخنەگر بێت لە دەوڵەتی فەڕەنسا کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە جۆرێک ڕێژەی ئەو پەنابەرانی کە لە وڵاتانی ئیسلامی لە وڵاتی فەڕەنسا وەرگیراون لە ڕادەبەدەر زۆر بووە و ئەگەر ئاوڕێک بدەینەوە کە لە وڵاتی فەڕەنسا پەنابەرانی کە لە وڵاتانی باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرگیراون ڕێژەیەکی یەکجار زۆر ڕۆیان لە فەڕەنسا کردووە. ئەو کەسانش کە کاری تێرۆریستی لە وڵاتی فەڕەنسا ئەنجام دەدەن دوو بەشن، ئەو تێرۆریستانەی کە لە وڵاتانی خۆیان ڕاهاتوون، بۆ نمونە ئەم کەسە چێچێنیەی کە هاتبوو تەمەنی گەنج بوو و ماوەی 6 مانگێک بوو کە لە وڵاتی فەڕەنسا وەکو پەنابەر وەرگیرا بوو. بەشی دووەمی ئەم تێرۆریستانە کەسانێکن کە لە وڵاتی فەڕەنسا لەدایک بوون، چونکە ئەوە ئەگەر چاو لێ بکەن لە ڕووداوەکانی 2016 بەشی زۆری ئەم تێرۆریستانە ئەو کەسانە بوون کە لە بنەماڵەی مسلمانەکانی فەڕەنسا لێرە لە خاکی فەڕەنسا لەدایک بوون. دەوڵەتی فەڕەنسا ئەگەر بتوانێت لەگەڵ چینی یەکەمیش ئەم پەنابەرانی کە ڕۆیان لە وڵاتی فەڕەنسا کردووە پێشیان پێ بگرێت و ڕێگەیان پێ نەدات و بتوانێت لەم وڵاتەوە دەریان بنێ ناتوانێت پێشبەت بەو بەشەی دووەم بگرێت. بۆیە پێویستە سەر لە نوێ کاری جیاوازتر لە ڕووی ئەمنیەتیەوە بۆ بکردرێ، چونکە کۆمەڵگەی ئیسلامی کۆمەڵگەیەکی بەرینە لە وڵاتی فەڕەنسا، لە هەموو ڕوویەکەەوە خاوەنی ئازادین، لە هەموو شارەکان خاوەنی مزگەوت و بنکەن. بەڵام وەبزانم ئێستێ دەوڵەتی فەڕەنسا دەهەیە بە خۆداچوونێک بەخۆیدا بکات، چونکە لە هەواڵەکاندا ڕاگەیەندراوە کە پتر لە 200 ئەو جۆرێکی ئاماژەی پێکراوە لە میدیاکانی فەڕەنسا 212 بنکەی ئیسلامی مەسحەبی بە مزگەوتەکانیش داخراون. زۆر لەو بنکانە سەر بە وڵاتانی جۆرا و جۆرێک لەوان ئێران، تورکیان ناوەندی بە ناوی خێرخوازی کراوەتەوە لە وڵاتی فەڕەنسا کە وەکو بنکەی تێرۆریستی بەکارهێنراوە و ئەمانە لەلایەن هێزە ئەمنیەکان و لەلایەن پۆلیسەوە ڕاستەوخۆ دەستی لەسەردانراوە کە دەبێن بەشکانت دابخرێن. بۆیە من باوەڕم وایە بە داخرانی ئەم شوێناژن دیسانەکانی ڕەنگە تیرۆر کەم ڕەنگتر بکرێتەوە و کردەوەکانیان کەمتر بێتەوە، بەڵام دیسان دەبێت دەوڵەتی فەڕەنسا لە هەموو ڕۆیەکەوە لە شێوازی وەرگرتنی پەنابەران و لە شێوازی چۆنێتی هەسوو کەوتن دەگەڵ کۆمەڵگەی ئیسلامی جۆرێکی دیکە هەسوو کەوت بکات. کاگەڵا خۆشتان دەزان کە لە ڕووی مێژویە فەڕەنسا گرفتی لەگەڵ کلیساوە، ینی چشمە چێشە بۆ کە دین لە دەوڵەت جیا بکرێتەوە. چەندە لەگەڵ قسەکانی کاک جەماڵی هاوڕای کە پێداهاتنەوەیەک یا پێداچوونەوەیەک ڕێکاری نوێ بگرێتە بەر تو پێت وایە گرفتەکە ئەگەر مێژوویشە ئایا فەڕەنسا کارێکی کردووە کە نیتوانیەوە باش لەگەڵ ئەو پەنابەرانایی کە ئەو جۆرە بیر و باوەڕیان هەیە بەرخورد بکات؟ کەسەل ئەو کێشەی فەڕەنسا نییە بەتەنیا، ئەوە کێشەی پەنابەری نییە بەتەنیا، ئەوە کێشەی ئیدۆلۆژیەکی نوێیە کە جیهان لە بڵێن زاویەیەکی بەرتەسکەوە تەماشا دەکات. ئەوە هیچ پەیوەندی بەو ڕابردووە نییە کە فەڕەنسا لەگەڵ کۆمەڵگای ئیسلامی بووە، هیچ پەیوەندی بەوە نییە کە ڕەنگە هەندێک سیاسەتوان لە کۆمەڵگای ئیسلامی ئێستا بە شێوەیەک بەو ئەلقەیەکەوە گرێ بدەن کە ڕێشەیەکی لە ڕابردوودا بێ. بەڵام وڵاتێک کە کەمتر زەربەی لە ئیسلام و لە ئیسلامیەکاندەوە، وڵاتێک کەمتر زەربەی لە پەنابەرانەوە فەڕەنسا بووە لە مێژووی هەوچەرخ بە مێژووی نوێدا. لە ڕابردوودا ئەوەی کە لە ڕابردوودا قەومەوەی کە لە شەڕی سەلیبی و بەر لەو دوای ئەوەش قەومەوە مۆزوعێکی دیکەی ئەوە بەشێکی مێژووە کە هەموو لایەک ئیسلامیەکان، مەسیحیەکان، بڵێن ئاینەکانی تر هەر کەسەی ڕابردووی خۆی هەیە و ڕابردووی هیچیان پاک نییە، ڕابردووی هیچیان ڕابردوویەکی بڵێن بێ کێشە بێگرفت نییە. هەمویان لە ڕابردوودا کارهەیەکیان کردووە کە ئەگەر بە پیوانەکانی ئەو ڕۆحاڵی سەنگێنی هیچیان لە ئەزمون دەرناچن، هەمویان کێشەی خۆیان بووە. بەڵام لە مێژووی هەوچەرخدا سەردەمی کۆلۆنیالیزم بەرچاو نەگرین. سەردەمی کۆلۆنیالیزم ئەو وڵاتانەیە کە دەسەڵاتیان بوو، ئەمکانیان بوو، هەر وڵاتی بەشێکی بڵێن سەرزەوی وڵاتانی دیکەی دەیخستە ژێرە کێفی خۆی و بەو شێوەیە سیاسەتیان دەکرد. بەڵام کە ئەو سەردەمە بەسەر چوو لە سەردەمی نوێدا، لانی کەم لە سەدەی 20 و ئێستاش کە لە سەرەتای سەدەی نوێدا و ئەوەی ئێستاش گرنگە تەماشا دەکەین فەڕەنسا هەمیشە نزیکبوونێک یا شێوەیەکی پەیوەندی بووە لەگەڵ وڵاتانی ئیسلامی و لەگەڵ وڵاتانی تر کە هەوڵی دەوە یارمەتی بکە بە
ئەو ڕاوتەی کە لەگەڵ خۆی بەرەبەری بێنێ ئەو ڕاوتەی کە لەگەڵ خۆی دموکراسی بێنێ ئەو ڕاوتەی کە لەگەڵ خۆی بە شێوەیەک لە یەکتر تێگەیشتن و تەحمل بێنێ لەبەرەوەش مەسەلەی ڕەفتاری فەڕەنسا لەگەڵ پەنابەر نییە مەسەلەی ڕەفتاری فەڕەنسا لەگەڵ کۆمەڵگەی مەسەبی نییە مەسەلە ڕایەلکەیەکی جیهانیە کە لە دەرەوەی سنووری فەڕەنسا هەدایەت دەکرێت و لە چارچێوەی سیاسەتی فەڕەنساشدا تەنیا چارەسەر ناکرێت یعنی فەڕەنسا بە هەر شێوەیەک هەڵس و کەوت بکە ناتوانێت ئەو مەسەلەی بە تەنیا چارەسەر بکە ئەو مەسەلە ئێستا بۆتە بەڵەیەکی جیهانی بە شێوەیەک بۆتە پەتایەکی نوێ کە جیهانی داگیر کردووە ئەو پەتایە پەیوەندی بە سیاسەتی فەڕەنساوە نییە ئەگەر لە بیرمان بێ فەڕەنسا لە وڵاتانەی کە پەیوەندی خۆشی لەگەڵ هەیە لە مەراکێش لە لۆبنان تەماشا دەکەین فەڕەنسا دەوری چێکەری هەیە دەورێکی هەیە کە هەوڵ دەدا مشکلاتی وڵاتانە چارەسەر بکرێن یارمەتی دەکە بە کۆمەڵگەی ئیسلامی سونە بە کۆمەڵگەی ئیسلامی شیعە و لەگەڵ وڵاتانی تری ئیسلامیش تەنیا لەگەڵ بڵێن دەسەڵاتداران و دەوڵەتەکان نە لەگەڵ خودی کۆمەڵگەی سیڤیلی وڵاتانش پەیوەندیەکی زۆر باشی هەیە بەتایبەت لەگەڵ کورد و لەگەڵ کوردستان فەڕەنسا دەورێکی هەیە کە هیچ کەس لە مێژووی کوردە دەوری ئەوەندە چێکەر و ئەرێنی نەبووە کە فەڕەنسا بوویەتی لە پشتیوانیکردنی بزوتنەوەی کوردیدا لە پشتیوانیکردنی بڵێن کۆمەڵگەی سیڤیلی کوردستاندا کەوە بوو مەسەلەکە ناگەڕێتەوە سەرەوەی کە فەڕەنسا سیاسەتێکی هەڵەی بووە لە پەیوەندی لە گەڵباتکردنی پەنابەر یا لە پەیوەندی لەگەڵ کۆمەڵگەکانی دینی کۆمەڵگەکانی ئیسلامیدا مەسەلە لەوە زۆر زۆر سنووردارتر و بەرفراوانترە کاکەوڵ ئاماژت بە ئەوە کرد کە ئەو مەسەلەی لە دەرەوەی سوودەکانی فەڕەنسایە ماوەیەک لەوە پێش ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە بەرامبەر وتەکانی سەرۆکی فەڕەنسادا کاردانەوەی نیشاندا گوێ لە بەشێک لە وتەکانی ڕادەگرین تا درێژە بابەتەکە دەدەین İslam ve Türkiye düşmanlarının باوەڕم وایە کە دوژمنانی تورکیا و ئیسلام لە ژێرناوی ئازادیدا چوونەتە نێو زەرکاوی دوژمنایەتیەوە ئەوە ئاماژەیەکە کە ئەوروپا گەڕاوەتەوە بۆ سەردەمی زۆرداری و ستەمکاری کاک جەماڵ ئەردۆغان ئەو مەسەلەیەوە باز دەکا کە بیگەڕێنێتەوە سەردەمی شەڕی سەلیبی یا شەڕی مەسیحیەکان و موسڵمانەکان لە نێوخۆی فەڕەنسادا چۆن چاولە مەسەلەیە خەڵک چۆنی چاولێ دەکات چاولەکەن لە درێژەی قسەکانی کاک عەبدوڵڵادا من ئەماژە بە شتێک دەکەم چونکە ئەم ڕووداوە نوێیانەی کە تازەگەی لە فەڕەنسا هاتووەتە ئاراوە لە ڕاستیدا دوای کوشتنی مامۆستایەکی مێژوو هاتە ئاراوە ئەم مامۆستایی مێژوو دەیویست باسی بابەتی ئازادی ڕادربڕین لە فەڕەنسا بکە داوای لە خێنەتکارەکانی کردووە ئەوانەی کە باوەڕیان بە ئاینی ئیسلام هەیە کە لە ناو پۆلەکەدا بەشدار بوون کە بچنە دەرێ بۆەوەی کۆمەڵک شت باز دەکات ینی زۆر دموکراسیانە دەگەڵ بابەتەکە هەڵسو کەوتی کردووە بەڵام لەسەر ئەو باوەڕێک کە ئەو پێی هەیبووەوە باسی بابەتی ئازادی ڕادربڕینی کردووە یەک لەوان کە لە فەڕەنسا میدیای ئازاد هەیە و ئەم کارانە دەکا و ڕخنە لە پاپ و لە مەسیح و لە ئاینی ئیسلام وانە دەگرێت ئەم مامۆستایە جانی خۆی کردە قوربانی ئەم ڕووداوانە دوای ئەمە تەشەنەی کردەوە بەڵام بابەتی ئەردۆغان بابەتێکی کاملەن جیاوازە بەڕاستی بە باوەڕی من هاوکێشەکانی وڵاتی فەڕەنسا و هاوکێشەکانی تورکیا لە دووسێ وڵاتدا خۆ دەبینەوە یەک لەوان لە لیبیا یەک لەوان لە کێشەی ئێستای نێوان ئازەربایجان و ئەرمەنستان و تەنانەت بۆ مەسەلەی لوبنانی شەر بە هەمان شێوە بەڵام تورکیا دەیەوێت ئەم ئیمپەراتوریەی خۆی بە سەرۆکایەتی ئەردۆغان لە وڵاتانی ئەفریقا قەرە پێ بدا لە کاتێکدا ئێمە دەبینین بەشی هەر زۆری وڵاتانی ئەفریقای بەشی هەر زۆریان سەردەمی خۆی کۆلۆنی وڵاتی فەڕەنسا بوون فێری زمانی فەڕەنسی بوون تێکەڵ بوون لەگەڵ کولتوری فەڕەنسا ئەوەی کە بۆ خەڵکی خۆشی دەکات بۆ خەڵکی ئەم ناوچانێ لە ئەفریقاژە و هەوڵانی داوە بەڕاستی بەڵام هەوڵەکانی ئەردۆغان دوای ئەم ڕووداوانە وەزعەکەی شێوان بە جۆرێک حتا دەیهوێ منافسەیەکی ئابووری لەگەڵ دەوڵەتی فەڕەنساش بکات بۆ نمونە داوای ئەوەی کرد کە کەلوپەلی فەڕەنسی نەکردن خەڵک مسلمانان ڕوو لە کاڵای فەڕەنسی نەکەن ئەمە جۆرێک باگراوەندێکی لە شتەکە ئۆکەی ئەگەر تۆ ناتەوێت کاڵای فەڕەنسی بکریت کەواتە کاڵای تورکی بەردەستە ئەم جۆرە شێوازە ئەم جۆرە شێوە ڕخنەگرتنی ئەردۆغان و بەرگریکردن لە ئاینی ئیسلام جۆرێک تیجارەتە جۆرێک بازرگانیکردنە نەک بەمانای ئەوەی کە ئەمڕۆکانێ ئەردۆغان بۆتە خەلیفەی مسلمانان و دەیەوێت بەرگری لە دینی ئیسلام بکات نە بە پێچەوانەوە دەیهەوێ وەزعەکە زۆر
ئاڵۆستە بکە و ئەو هەوڵانی کە دەوڵەتی فەڕەنسا و سەرۆک مەکرۆن دەیهەوێ لە لیبیا و لە کێشەی قەرەباغ لە نێوان ئازەربایجان و ئەرمەنستان و بە هەمان شێوە لە لوبنان کە هەوڵی ئاشتی و کۆتایی هێنان بەم تووتیژیانە دەدات ئەردۆغان نایهەوێ ئەم پرسە بەو چەشنە یەکلایی بێتەوە ڕۆڵی فەڕەنسا دەیەوێت بە جۆرێک کەم ڕەنگ بکاتەوە بۆیە هەوڵی ئەوەی داوە کە مەسەلەی بێڕێزیکردن بە ئیسلام بێنێتە ئاراوە ئەردۆغان لە ڕاستیدا دەیەوێت لە ئاوی لێڵ ماسی بگرێ بەڵام ئەمەش بۆ خۆی ڕێگەچارەی خۆی هەیەوە پێم وایە وڵاتانی ڕۆژاوایی دەتوانن هاوکات لەگەڵ دەوڵەتی فەڕەنسا ڕۆبەڕۆی ئەو هەوڵانی ئەردۆغان بدەنەوە. زۆر باشە کاک وڵات دەمی لە بەڕستان تۆ پێت وایە وتەکانی سەرۆکۆماری تورکیا لە پارلەمانێ بەتایبەتی بۆ AKP پارتی دەسەڵاتداری تورکیادا چ یارمەتیەک دەکا بەو دۆخەی کە ئێستا بەتایبەت لە ڕادەی جیهانیدا هاتوتە پێشێ؟ ئەردۆغان 4 ساڵنی و 5 ساڵە کە بە شێوەیەکی خێرا بەرەو بڵێن سەرەولێژی تێکچوون و داڕەمان دەچێتە پێشێ وەک باستەکەن وەک پشیلەی ڕەجەبەشێت خەریکە دەسووتێ و گەڕێکێک بە خۆیە دەسووتێنێ. ئەردۆغان لە بەرەو پێشبردننی سیاسەتی خۆیدا سەرکەوتو نەبوو. سیاسەتی ئەردۆغان ئەوە بوو کە لە ساڵی 2023دا وەک کەسایەتیەک کە لە مستەفا کەمال گەورەترە لە مێژووی تورکیادا مۆری خۆی لە مێژووی تورکیا بدە تورکیا بکە وڵاتێک کە هەم باڵانسێک بپارێزێ لە بینی ئیسلام و مدرنیتە و هەمیش لەباری ئابووریەوە تورکیا بگەێنێتە ئاستە کە ببێتە جەمسەرێکی نوێ لە جیهاندا ئاوا وارد ساڵی 2023 بە و 100 ساڵەی تورکیا بەو شێوەیە پیرۆز بکە بە قەولی خۆی بەڵام شکستی خوارد و لەبەر ئەوەش ئەردۆغان ئێستا بە شێوەیەکی دەسپرێت خەریکە شتێک بە شێوەیەکی دەسپرات خەریکە هەموو هەوڵێک دەدا بۆ ئەوەی کە لە ناو خۆی وڵاتدا لە ناو لایەنگرانی خۆیدا بە شێوەیەکە ڕووی خۆی یا بەڵێن بەشەی خۆی بپارێزێ و لەباری ناونەتەوەییشدا خۆی بە لایەنگری خەتی ئیسلامێکی بە قەولی خۆی میانە ڕەو نیشان بدە لە حالێکدا هیچ شارڕەوە نییە کە ئەردۆغان ئەخوانیەکە کە تەواو لە خەتی کۆنەپەرستیدا لە بەرامبەر جبهەی شیعەدا بە شێوەیەکی خەریکی خۆی دەنوێنێ کە ناوەندی بەریاردان و مەرجعیەت لە جیهانی سونەدا لە مصر لە ئالاسەری مصر و لە بەڵێن لە عەرەبستان بیگۆزێتەوە دیسان بۆ لای خۆی بیجۆزێتەوە بۆ تورکیا ئەوە لەباری مەسەبیەوە لەباری بەڵێن ناسیۆنالیزمێکی زۆر تۆندراوی تەرسکە بەڵێن سنوورداریشەوە بڵێن بیرتەسکیشەوە هەوڵ دەدا کە لە وڵاتانی تورک نشیندا بە شێوەیەک ببێتە پێشەنگ لە ناو ئازاریەکانی ئێراندا لە ناو ئازەربایجاندا لە ناو بڵێن ئۆیغورەکانی چیندا لە هەموو وڵاتانەی کە لە ناو ئۆزبەکستاندا هەموو وڵاتانەی کە بڵێن خۆیان بە نەسلی ئێستای تورکان دەزانن یا نەسلی ئێستایی بڵێن ئۆسمانیەکان دەزانن بە شێوەیەک لەسەر دوو هێڵ کە هەردوو هێڵیش بە شێوەیەک بۆگەم بوون هەردوو هێڵش ئێستا ناتوان ڕامەکانی جان بدەنە ناسیۆنالیزمێکی ئەفراتی و ئەخوانیزمێک کە لە ڕاستیدا لەگەڵ داعش و لەگەڵ ئەلقاعدە و لەگەڵ ئەو هێزە تۆندراوانە تێکەڵ بووە ئەردۆغان دەیەوێت ئەوانە پێکەوە گرێ بدە و لەسەر بنەمای ئەوانە لە جیهانی ئیسلامدا و لە ناو موسڵمانانی دەرەوەی جیهانی ئیسلام ئەوانەیە کە لە ئەوروپا و لە وڵاتانی غەربیدا دەژین ببێتە بڵێن کەسێک کە پیرۆزە لە حالێکدا ئەوەی کە دەیکە و ئەوەی کە ئێستا باڕێوەی دەبە نەتەنیا هیچ قاسانجێک بە ئیسلام و بە بەچەی ئیسلام ناگەێنێ بەڵکو لە ڕاستیدا شێوەیەک ئیسلامی میانەڕەویش خەریکە بە شێوەیەک لە کێدار دەکە کە لەگەڵ ئیسلامی تەندرا و هیچ فەرقێکیان نەبێت یعنی ئەو ئیسلامەی کە ئێستا ئەردۆغان و ئەخوان ئەوە بەر لەوەی کە ببێتە حرەکەتێکی بڵێن تۆندرا و ئەخوان لەسەر بنەمای ئەساسی خۆی کە لە تند و تیژی بەدوور بوو ئەردۆغان خەریکە لەوەش تێدەپەڕێ یعنی خەریکە زەربە تەنانەت لە بچەی ئەخوانیش دەدا ئەخوان المسلمینیش دەدا لە ڕاستیدا بۆتە هەوپەیمانێک بۆ هێزە ئیسلامی هەرە تۆندراوەکانی وەک داعش و وەک بڵێن ئەلقاعدە و لەباری بڵێن تورکیزمیشەوە خەریکە ناسیۆنالیزمێکی ئەفراتی بەرەو پێش دەبە کە دەتوانێت کێشە بۆ جیهانی تورکیش بخۆڵقێنێ کاک جەماڵ گەبێنەوە نیۆ فەڕەنسای لە وتەکانیدا سەرۆکی
فەڕەنسا ئاماژەی بۆ کرد کە دەیانهەوێ هەندێک ئاڵوگۆڕ ینی هەندێک ڕێکاریان لە بەردەستە کە دەیانهەوێت لە نێو بەتایبەت لە قوتابخانەکاندا پیادەی بکەن بۆ نمونە ئاماژە دەکات کە ئەو کەسانی کە توندڕەوە دەیانهەوێ مەبەستی خۆیان بسەپێنن وەگەوەی کە لە جلوبەرجی دەبەرکردن بۆ وەرزشتا لە مەسلەی خوێندندا پرسیارەکەمەوەیە ئایا ئەمە شتێکی نوێیە کە دڵ ئاڵوگۆڕ پێک بێنن یا پێت وایە ئەو ئاڵگۆڕە تا چەندە سەرکەوتوو دەبێت بەڵێ هەرەوەی کە لە پرسیاری پێشوشدا ئاماژەم پێکرد داخرانی پتر لە 200 ناوەندی ئاینی و مەسەبی لە وڵاتی فەڕەنسا هەنگاوێکی نوێیە و دەبواە زۆر بەر لەوە ئەمکاریان کردایە چونکە ئەوان پێیان وابوو بە داخرانی ئەم ناوەندانە ڕێگر دەبن لە گەر ناوەندەکان بمێنن ئەوان ئەوە ئازادی تەواو بە ئیسلامیەکان دەبەخشن و ڕەنگە مەجالێک بدرێ پێیان بۆەوەی کاری تەروریستی نەکردرێەوە لە ڕێگەی ئەم ناوەندانەوە مەسەلەن هەوڵ بدرێت کە کاری ڕۆشنگەری بکرێ بەڵام دیتیان فایدە نییە چونکە ئەم ناوەندانە وەکو بنکەی تەروریستی بەکارهێنران بەشی هەر زۆری ئەم ناوەندە ئاینی و مەسەبیانە سەر بە دەوڵەتی تورکیە بوون دوجار دەرکەوت کە ئەمانە بە ناوی کاری خێرخوازی و کاری ئاینی و کاری مەسەبی لەم وڵاتە خەریکی پارە پێدانی کاری تونند و تیژین و کەسانی هەڵگری بیری توندە ئاژویان هێناوەتە ناو خاکی فەڕەنسا و کردەوەی تەروریستیان پێنجام داوە چەند ڕێکخراوەیەکی نزیک لە دەوڵەتی تورکیە لێرە داخران و ئەوان ڕاستەوخۆ لە تویتەری خۆیانەوە داوای هاوکاریان لە ئەردۆغان و لە دەوڵەتی تورکیە کرد کە ڕێگەیان پێ بدرێت لە تورکیە درێژە بەکارەکانیان بدەن ئەم هەنگاوانی کە دەوڵەتی فەڕەنسا گرتوویەتی بەر بۆ نمونە ناوەند هەیە لێرە کە شۆنی ژن و پیا و جیاوازەوە نابێت تێکەڵ بکرێ فەڕەنسا زۆر دژی ئەم بابەتەیە بەڕاستی و لە وتەکانی سەرۆکۆماری فەڕەنسەش دەم بابەتە یەکلایی کراوە کە ئێمە بە هیچ شێوەیەک سنووردانانین لە نێوان ژن لە نێوان پیاودا وڵاتێکی کاملەن یەکسانە مافەکان بۆ ژن و پیا وەکو یەک داوین کراوە هەموو ئەم شوێنانەی کە لە ڕۆی ئاینی و مەسەبیەوە ژن و پیا و یەکتری جا دەکاتەوە داخران و دادەخرێن لە ڕووی سیستمی پەروەردەییەوە بەشی ئاماژەی بە 5,000 منداڵ کرد کە لە دەرەوەی سیستمی پەروەردەی فەڕەنسا خوێندن و ڕاهێنانیان پێدەکردرێ واتە لە شوێنە مەسەبی و ئاینەکان خوێندنیان بۆ دەکرێت لە کاتێکدا هەموو شتێکان بۆ ئامادەکراوە لە ڕووی ژیانی مادی و لە ڕووی ژیانی بابەتی دیکەوە ئەم شوێنانە بە تەواوی دادەخرێن و ئەم منداڵانە دەبێ بگەڕێنەوە ناو سیستمی پەروەردەی فەڕەنسا وەکو هەموو منداڵانی دیکە لە ناوەندەکانی خوێندن درێژە بە خوێندن بدەن لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە کۆمەڵێک ڕێکاری زۆر توندیان گرتووە دەبەر کە ئێستا ئێمە دەبینین لە هەموو شارەکان هێزەکانی ئەمنی و فەڕەنسا وەک بۆ خۆشی ئاماژەی کرد سەر و کۆمار کە پتر لە 7,000 هێزی ئەمنی بە سەراسەری فەڕەنسا بڵاوی پێکراوە و بەردەوام دەبن بۆ پاراستنی هاوڵاتیان وەکو دوایین پرسیارێکە بە کورتی وڵام دێ کاگەوڵا لە دەرەوەی باڵندینە وڵاتانی مسلمان دەگەلێک وڵات بەنگڵادێژ ئەفغانستان تەنانەت ئێران وانە زۆر کاردانەوان هەبوو بەرامبەر بە و وچەکانی سەرۆکی فەڕەنسا ئەمە گرفتەکە لێرە چییە کەسێک سەری بڕاوە بەڵام ئەوان لەباتیەوەی کە محکومی بکەن بەڵام وتارەکەی سەرۆکی فەڕەنسا ینی هێش دەبنە سەروی لە بیرمان نەچێت کە هەمووی ئەو وڵاتانە لەلایەن کۆمەڵێکی دیکتاتۆرەوە بەڕێوە دەچن کە لە لای خەڵکی خۆیان زۆر معقول نییە یا بەڵام زۆر معتەبەر نین ئەو کەسانەی کە ئەو وڵاتانە بەڕێوە دەبن لەژێر زەختی ڕایگشتی خۆیاندان بۆیە دەیانەوێت دژمنێکی خارجی دروستکەن کە بەتایبەت ئەوکە ئەو دژمنە خارجیە لەسەر سێ پرەنسیپی زۆر گرنگ کە بۆ کۆمەڵگای ئێستا مەسەلەن مەسەلەی ئازادیە مەسەلەی بەرابەریە مەسەلەی بڵێن هەوبەندیە دەیانەوێت ئەوانە بە شێوەیەک ڕەش بکەن کە بڵێن ئەو ئەرزشانە یا ئەو بایەخە گرنگانە کە کۆمەڵگای ڕۆژەوەی کە بڵێن کۆمەڵگای مۆدرنی ئەوروپاسی دەکە لە ڕاستیدا دژی ئەرزشە دینیەکان دەیانەوێت ئەوە بە ئەمرازێکی سیاسی بەکار بێنن بۆ ئەوەی کە لە ناو خۆدا وەک ئەمرازی سیاسی بەکاری بێنن لە حالێکدا کۆمەڵگای خۆشیان لە بەرامبەر ئەواندا هەڵوێستی هەیە و بۆ هەمان ئیدئال کار دەکەن کە بە شێوەیەک بوون بە ئیدئالی جیهانی بوون بە ئەرزشی جیهانی و ئەو ئەرزشانەن کە مرۆڤ بەک مرۆڤ تەماشا دەکەن نەک بەک ئەمرازێک بۆ گەیشتن بە ئامانجێک کە خەیاڵیە
سپاس دەکەم کاک عەبدوڵڵا جاب لە نۆروێژ لەگەڵمان بووی توێژینەری سیاسی جەماڵ نەجاری ڕۆژنامەنووس لە فەڕەنسا سپاسی هەردوو لاتان دەکەن بۆ بەشداریتان لە پرۆگرامی ڕوانگە بینەران بەڕێ ساتینە کۆتایی پرۆگرامی ڕوانگە هەتا هەفتەی دابێت هەر بمێنن بە سڵامەت